دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژال لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2تان پێشکەش دەکەین. فەیلسوف بیرمەند و توێژەری مێژووی کلاسیک ڕێبێکا گۆڵدشتاینی ئەمریکی با ناردنی پەیامێک بۆ پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی پشتیوانی خۆی لە پەیامەکەی ڕێبەرەوە جەلان دەربڕی و ئاماژەی بۆ کرد کە بە دڵخۆشیەوە پێشوازی لە پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک دەکات. لە پەیامەکەیدا گۆڵدشتاین نووسیوێتی زۆر دڵخۆش بووم بە بیستم لە تورکیا لە نێوان دەوڵەتی تورکیا و کورداندا پرۆسی ئاشتی بەڕێوە دەچێت. بڕیارەکەی پەکەکە هەنگاوێکی ئیلهام بەخش و وێرانە بوو بۆ گۆڕینی ئەم ئەگەرە مێژوویە بۆ واقع و جێبەجێکردنی. هەروەها نووسیویشێتی ئەم ساتە مێژوویە بە هەموو جیهانی نیشاندا هەمیشە ڕێگەیەک بۆ دەرەباز بوون لەو قەیرانە مێژوویە دەدۆزرێتەوە. با ئێستا تێبگەین و دان با مرۆڤایەتی یەکتردا بنین لەو پێناوەشدا پێکەوە کار بکەین بۆ ژیانێکی شکۆمەندانەی فرە ڕنگ. گۆڵدشتاین فەیلسوف و نووسەری ئەمریکی دوای خوێندنی فەلسەفەی لە زانکۆی پرینستۆن دکتۆرای لە زانکۆی هارڤارد وەرگرتووە بەرهەمەکانی لەسەر زانست ئاین ئەخلاق و سروشتی مرۆڤ ناسراوە و هاوکات لە بواری وێژەیشدا خاوەن بەرهەمی نایابە. کریستیان سکرێت گلێدێچ توێژەر لە دامەزراوەی توێژینەوەی ئاشتینی و نەتەوەی ئۆسلۆ سەرنووسەر سباستیان بۆتگەن پەیامەکان بۆ پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی ناردووە و تیایدا پشتیوانی خۆیان بۆ بانگەوازەکەی ڕێبەرەوە جەلان ڕاگەاندووە. لە نامەکەی گلیدێچدا هاتووە پێویستە پرۆسی ئاشتی بەردەوام لە تورکیا بە چاکسازی یاسایی بنیاتنەر بەهێز بکرێت و مەرجەکانی بەڕێز ئۆجەلان کە یەکێکە لە کارکتەرە سەرەکیەکانی پرۆسی دانوستانن باشتر بکرێت. دەشڵێت من بە تەواوەتی پشتگیری لە هەوڵەکان دەکەم بۆ چارەسەرکردنی ناکۆکی و داوا لە هەموو لایەنەکان دەکەم بەشداری لە کارەکەدا بکەن. هەروەها بۆتگەن نووسیوێتی هەنگاوەکانی وەک داماڵینی چەک و کۆتایی هێنان بە شەڕ دەتوانرێت وەک ڕێگایەک بۆ هاندانی گشتگیری فراوانتر سیر بکرێت و نووسیویشێتی هەوڵدان بۆ هاندانی هاودەنگی و یەکسانی نێوان کورد و تورک یارمەتی دەردەبێت بۆ کەمکردنەوەی گرژیان نەتەوەیەکان و دابەشبوونی تایفی. دەشڵێت بۆ یەتەبگەری کورد جگەل لە پێناسەکردنی ناسنامێکی کەلتوری بەشداری لا پێشهاتە سیاسی و کۆمەڵایەتیە فراوانەکانیشدا دەکات. هەروەها بودگەن ڕاشی گەاندووە هیوادارین بەشداری بە ڕێزۆجەلان لە پرۆسی ئاشتیدا لە بەرچاو بگیرێت و مەرجەکانی ڕاگرتنی هەڵسەنگاندرێتەوە و پێوەرەکانی مافی مرۆڤ با تێپەڕبوونی کات جێبەجێ بکرێت. ئەڤیندار ئارارات ئەندامی کوردیناسیۆنی پارتی ئازادی ژنانی کوردستان پاژەک لەبارەی کەسایەتی شەهید ڕەزا ئاڵتوونەوە ڕایگەیان لە کەسایەتی شەهید ڕەزا ئاڵتووندا قەرزداری بیرهێنانەوە دەستکەوت و پەروەردەکانی شەهیدانی پێشەنگین و بە دڵنیاییەوە ئاماجوخەونەکانیان دەگەیەنین با سەرکەوتن. دەشڵێت دڵسۆزی ئەو بۆ ڕێبەرایەتی گرنگ بوو لە ڕووی هەموو پێکاتەکانی هەواڵانەوە بەتایبەت لە ڕووی کۆمەڵگەی ئەوروپاوە ئەم پرۆسەیە بۆ هەواڵ ڕەزا زۆر چارەنووساز بوو. دەشڵێت بۆ هەڵسەنگاندنی هۆکار و ئامانجە سیاسی ئایدۆلۆژی و ڕێخستنەکان لە پراکتیکی ئەوروپادا هەواڵ ڕەزا خاوەن هەڵویستێکی گرنگ بوو. گفتوگۆکانیشی لەگەڵ بەڕێوەبەری و هەواڵاندا زۆر ڕوون بوون. ئەڤیندار ئارارات سەبارەت بە کەسێتی شەهید ڕەزا دەڵێت وەک کەسایەتی زەحمەتی زۆری کێشە بۆ نمونە لا پرۆسەکەدا بۆ پاراستنی یەکگرتووی پێکاتی ڕێخستن و دژی هەوڵەکانی تەسویەگەری هەم لا ڕووی گەل و هەم لا ڕووی ڕێخستنی بۆ ڕاگەیاندنی هەڵویست ڕابەرایەتی هەوڵدانێکی گرنگێک. دەشڵێت پەیوەندەکانی هەواڵ ڕەزا لەگەڵ هاوڕێ گەنجەکانیش زۆر باش بوو. شەهید ڕەزا معریفەیەکی قوڵی ئایدۆلۆژیا و سیاسی هەبوو، مرۆڤێک بوو زۆری دەخوێندەوە و لێکۆڵینەوەی دەکرد و پرسیاری دەکرد و بەردەوامیش خۆی نوێ دەکردەوە. وا دەشڵێت ساڵانێکی زۆر لە زینداندا بوو، لەوێدا خۆڕاگری بەرچاوی نیشاندا و لە زینداندا خۆی پەروەردە کرد و بنکەیەکی زانیاری فراوانی بەدەستهێناوە و ئەو وەک بەڕێوەبەری کادر ئەندامێکی پێشەنگی پارتی پەری بەو زانستانە داوە. لە کۆتایی قسەکانیشیدا ئەڤیندار ئارارات دەڵێت بە ڕێز و پێزانینەوە لە کەسێتی هەواڵ ڕەزا یادی
یادی هەموو شەهیدانی شۆڕش دەکەمەوە و دەیڵێمەوە پەرەبات تێکۆشانی بە بڕیارداریمان دەدەین و ئامانجەکانیان بە سەرکەوتن شکۆدار دەکەین. لەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق ڕێگەیان بەکارهێنانی ئاسمانی عێراق پێشلکاریە بۆ سەرسەروەری وڵاتەکەی و داوای ڕێزگرتن لە ئاسمانی عێراقی کرد. لە وتارەکەیدا لە نەتەوەی گردوەکان سەرۆکۆماری عێراق پشتیوانی خۆی بۆ پرۆسەی چارەسەری لا تورکیا و سەقامگیری سووریاش دووپات کردەوە. لەتیف ڕەشید جەختی لەوە کردەوە کە هێنانەکایی دەوڵەتی فەلەستین تاکە دەواازەیەکە بەهۆیەوە ئاسایش و سەقامگیری بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بێتادی. ولیشی عێراق پێشوازی لەو دان پێدانانە نێودەوڵەتیانە دەکات کە دەکرێت با دەوڵەتی فەلەستیندا. لەبارەی پرۆسی چارەسەریش کە لە تورکیا دەستی پێکردووە لەتیف ڕەشید وتی وەک عێراق پشتگیری پرۆسەکە دەکەین. ئەمە داواشی لە هەریەکە لە ئێران و تورکیا کرد نەبنە هۆی زیانگەیاندن با سەرچاوە ئاویەکانی عێراق و لەبارەی دۆخی سووریاشەوە لەتیف ڕەشید ڕایگەیاند دووبارە پشتیوانی سەقامگیری سووریا و زیان نەگەیاندن با سەروەری ئەو وڵاتە دەکەین و هەروەها ئامادەی وڵاتەکەشی بۆ هەر هەماهەنگیەک لەگەڵ دیمەشقدا دەربڕی. لە ناوچەی سلوپی شەرناق مەراسمی سەرخۆشی بۆ ئەندامی هەپەگە ئادەم کۆرتای بە ناسناوی دژوار بەرخۆدان دانراکە لە 21 تەشرینی ساڵی 2021 لە ناوچەی زاب لە هەرێمەکانی پاراستنی میدیا لە شەڕێکدا شەهید بووە با شێوەیەکی جەماوەری گەل سەردانی مەراسمەکان کرد. بە پێشنگایەتی مەبیادەت لە شەرناق و پەرلەمانتارانی دەم پارتی لە شەرناق محەممەد زەکی ئێزمیر و ئەندامان و بەڕێوەبەرانی ڕێخستنەکانی دەم پارتی و دەبەپەل لە شەرناق و ناوچەکانی دەوروبەری و هەروە ئەندامانی ئەنجومەنی دایکانی ئاشتی و چالاکوانانی تەژە ئەو ژمارەیەکی زۆر لە خەڵک بە شێوەیەکی جەماوەری سەردانی مەراسمەکەی دژوار بەرخۆدانیان کرد. پەرلەمانتاری دەم پارتی لە شەرناق محەممەد زەکی ئێزمیر لەوێ ڕایگەیاند ئەمڕۆ پرۆسی ئاشتی گەیشتووەتە ئاستێک و دەبێت چیتر لەگەڵ بەڕێز ئۆجەلاندا قسە بکرێت و مەرجەکانی جێبەجێ بکرێن. ڕواوتیشی دەبێت مافی هیوای لەبەر ئۆجەلان جێبەجێ بکرێت و لەبەر ئۆجەلان بکاتە ئازادی جەستەی. هەر لە مەراسمەکەدا باوکی ئادەم کۆرتای حاجی کۆرتای ڕاگەیاند کە کوڕەکەی گیانفیدای هەموو گەلی کوردە و سەرخۆشی لە تەواوی گەلی کورد و هاوڕێیانی کوڕەکەی کرد. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە نەڕەچە لە ڕاگەیاندراوێکدا بەڕێزداری و یادی فەرماندەی یالەتیوان جان شێرماکۆ و هەردوو گەریلا ئەنگیزەک ئارارات و سیدا ڕۆژی کردەوە کە لەگەڵ یەک لە نۆی کانونی دووەمی 2022 لەوان شەهید بوون. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە هاوڕێیانمان لە پێکدادانیان لەگەڵ ئۆپەراسیۆنی دوژمن لە نۆی کانونی دووەمی 2022 لە دەڤەری مەلەکەی هەرێمی فەراشینی بۆتان شەهید بوون. بە ڕێز و خۆشەویستی و پێزانینەوە یادی هاوڕێیانمان دەکەینەوە بەڵێن دەدەین یادکردنەوەی سنگینیان بکەین بە پاساوی تێکۆشانمان. هەروەها پەگەڕای دەگەێنێت هاوڕێیانمان کە لە پارچە جیاوازەکانی کوردستانەوە بەشداری پەکەکە بوون و بە تێکۆشان بوونە نمونەیەک بۆ هەموو گەنجانی کوردستان تەواوبوونی خۆیان بۆ ئازادی ڕێبەر و گەلەکەمان بەخت کرد. ڕۆحی فیدای ئاپۆیان لە خوددان ناونشین کرد و هەوڵیاندا بەبێ هیچ کەم و کوڕیەک مەرجەکانی تێکۆشانمان جێبەجێ بکەن. وا دەشڵەن وێڕای هەموو هێرش و ئۆپەراسیۆنەکان کە دوژمن لە ڕێگەی هەواڵگەری و تەکنۆلۆژیاوە لە باکووری کوردستان بەگەڕی خستبوو. هاوڕێیانمان با بڕیارداریەکی بێهاوتاوە تێکۆشانی گەریلایەتیان بەڕێوە بردو. با فیداکاریەوە لا دژی دوژمن تێکۆشان و بەبێ هیچ دوودڵیەک لە پێناو بەرگریکردن لا گەلەکەمان پراکتیکی بێهاوتایان بەڕێوە برد. ئەپەگەڕای دەگەێنێت سەرخۆشی لا بنەماڵی هاوڕێیانمان جانشێر ئەنگیزەک سیدار و هەمووگەلی وڵات پارێزی کوردستان دەکەین و بەڵێن دووبارە دەکەینەوە ئامانجی ڕێبەرایەتی ئازاد و کوردستانی ئازادی شەهیدانمان بەدی بهێنین. زانیاری لەسەر ناسنامەی هاوڕێیانی شەهید بەم شێوەیە خراوە تاڕوو. جانشێری ماکۆ لە ماکۆ لەدایک بووە و لە نۆی کانونی دووەمی 2022 لاوان شەهید بووە. ئەگیزەک ئارارات بە ناوی شێرزاد خالێت لە حەلەب لەدایک بوو لە نۆی کانونی دووەمی 2022 لاوان شەهید بوو. مەسعود ئیشیش بە ناسناوی سیدار ڕۆژ لە ئێلح لەدایک بووە ئەویش هەر لە هەمان ڕۆژ شەهید بووە.
شاندێکی ئەنجومەنی جێبەجەکاری کانتۆنی دەیرەزوور سەردانی شارۆچکەی بەستیرەیان کرد و نامەکەی ڕێبەرۆجەلانیان ڕادەستی هۆزە عەرەبەکانی ناوچەکە کرد. لە سەردانەکەیاندا نامەکەی ڕێبەرۆجەلان کە بۆ شێخ و ڕیش سپیانی هۆزە عەرەبەکانی نردبوو خوێنرایەوە و ئاجیامەژێن نامەکە ڕوانگەیەک لە خۆ دەگرێت بۆ بنیاتنانی کۆمەڵگەیەکی دیموکراتیک لەسەر بنەمای دادپەروەری و یەکسانی پێکەوە ژیانی ئاشتیانە. ڕیش سپی و کەسایەتیە کۆمەڵایەتیەکان و خەڵکێکی زۆر ئامادە بوون و ئەندامانی شاندەکە جەختیان کردەوە لەسەر گرنگی هاوپشتی کۆمەڵایەتی لە بەرامبەر ئاڵنگاریەکان و دووپاتیان کردەوە کە نامەکە نەخشە ڕێگایە بۆ چەسپاندنی بەهاکانی یەکێتی و لێک تێگەیشتن. لە کۆتاییشدا نوسخەی نامەکەی ڕێبەرۆجەلان ڕادەستی شێخ و ڕیش سپی هۆزەکان کرا و بڕیاریشە ئەم سەردانانە لە ناوچە جیاجیەکانی کانتۆنی دەیرەزوور بەردەوام بێت لە پێناوگەیاندنی ناوەڕۆکی نامەکەی ڕێبەرۆجەلان بە هەموو هۆزە عەرەبە. عەلی حەیدەر ئەلیاقووت کە لە ساڵی 1993 لەلایەن دادگای دەوڵەتی تورکیاوە دەستگیر کرابوو لە زیندانی کارابوو کە ڕاگیرابوو دوای 32 ساڵ ئازاد کرا. ئەلیاقووت بڕیار بوو لە ساڵی 2023 ئازاد بکرایە بەڵام بە پاساوی جیاواز ئازادکردنەکەی داخرا و دوجار شەوی ڕابردوو ئازاد بوو. ئەلیاقووت لەلایەن قزم و هاوڕێکانیەوە پێشوازی لێک کرا و چاوەڕێژ دەکرێت ئەمڕۆ بگەڕێتەوە بۆ ئامەد. لە ماوەی 32 ساڵدا لە گرتووخانەکانی ئاماد سەمسوور، ئاماسیا کرکاڵە، شاکرانی ئزمیر و ئەنقەرە و دوجار لە کارابووک زیندانی بوو. ئیبراهیم ئاتەش کە لە زیندانی جۆریتی مەڵەتی زیندانی کرابوو ئازاد کرا. ئاتەش لە ئامەد دەست بەسەر کرا و لە ساڵی 1995 لە دادگای یاسایشی باڵای دەوڵەت بە تۆمەتی تێکدانی یەکێتی و یەکپارچەی دەوڵەت سزای هەتاهەتایی بەسەردا سەپێنرا. ئاتەش لەو ماوەیەدا لە زیندانەکانی سەمسوور و بالیکیە سیر و قەیسەری و مەڵەتی هیمایە و پاش 30 ساڵ لە زیندان ئازاد کرا. لە بەردەم زیندان لەلایەن بنەماڵە و کەسوکاری و ڕێکخراوەکانەوە پێشوازی لە ئیبراهیم ئاتەش کرا و پاشتر ئیبراهیم و بنەماڵەکەی بەرەو شاری ئاماد بەڕێکەوتن. شەڕبانی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا عومەر محەممەد موسا کە لە 22 ئەیلولی ساڵی 2025 لە شاری مەسکەنەی ڕۆژهەڵاتی حەلەب لەسەر ئەرکەکەی شەهید بوو بە خاک سپێردرا. لە سەرناوی قەسەدا سەقەر جۆرنی و ئەندامی ئەنجومەنی ئاینی کانتۆنی تەبقە وتەیەک پێشکەش کرا و تیشکخرایە سەر فیداکاری شەهیدان و جەختیان کردەوە کە شەهیدان بۆ هەمیشە لە یاد و ویژدانی نەتەوەکەیاندا دەمێننەوە. مەراسمەکە بە بەشداری خەڵکی کانتۆنی تەبقە و کۆچبەرانی ئافرین و شەهبا و نوێنەرانی داری خۆبەڕێوەبەری و دەستەی ئەنجومەنەکان و بزنەوەکانی ژنان و گەنجان و هێزە سەربازیەکان بەڕێوەچوو. لە بەخاکسپاردنەکەدا ناسنامەی شەهید عومەر خوێندرایەوە و ڕادەستی بنەماڵەکەی کرا. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران ئاشکرای دەکات کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 2025دا لایەنی کەم 1000 کەسی لە سێدارە داوە کە ئەمەش ژمارەیەکی پێوانەیە لە 30 ساڵی ڕابردوودا. ڕێکخراوە کاروها دەڵێت حکوومەتی ئێران تەنها لە ماوەی هەفتەی ڕابردوودا 64 کەسی لە سێدارە داوە و زۆربەی ئەو کەسانە بە تۆمەتی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە بووە. ڕاشی دەگەێنن دادگایکردنی ئەو کەسانە تەنها چەند خولەکێکی خایاندووە بە دەرلەستانداران نێودەوڵەتیەکانی دادگایەکی دادپەروەرانە بووە. محمود ئەمیری مقدم بەڕێوەبەری ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران دەشڵێت شەپۆلی بەربڵاوی لە سێدارەدانەکان لە ئێران تاوان لا دژی مرۆڤایەتیە و داوا دەکەین کۆمەڵگەی جیهانی کاردانەوەی خێرایی هەبێت. ستیڤ ویتکۆف نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕا سەبارەت بە ئامادەییان بۆ گفتوگۆکردن لەگەڵ تاراندا لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند هەنگاوی دیپلۆماسی لەگەڵ ئێراندا دەنێن و ئێمە قسە لەگەڵ تاران دەکەین. بێگومان ئامادەی دانوستاندن دەبین لەگەڵیاندا. سەبارەت بە ڕەوشی غەزە شووتی لە ڕۆژانی داهاتوودا پێشکەوتن و بەرەو پێشچوون لە غەزە دەبینین و هیوادارین بازووی پێشکەوتنەکان ببینین. جیامەژێم لە کاتێکدایە کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا پلانێکی 21 خاڵی بۆ گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێشکەش بە چەند سەرکردەیەکی جیهان کردووە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خێر و خۆشیدا.